پێڵی لە خوا بترساڵێ بڕۆ بەلای خوشەکەتەوە، بڕۆ بەلای براکەتەوە، بڕۆ بەلای مۆزاکەتەوە، بڕۆ بەلای دراوسێکەتەوە، بڕۆ بەلای فلانە کەس لە مزگەوتەکە و نوێژەکە، فلانە کەس لە مزگەوتەکە و نوێژەکە. رسول الله صلی الله عليه وسلم فەرمێ هەر کەسێ لە تاوانێ تەوبە بکە، دوایی هەر کەسێ ئەو تاوانەی باتەوە بەناو چاوانە، الله جل جلاله خۆی بەو تاوانە تاقیە کاتەوە، هەر خۆی بۆ تاوانە تاقیە کاتەوە. وێ وریای خۆت بە نەکەی. ئەگەر کەسێک تەوبەی کردووە لە تاوانێک و دوای غەڵەتێکی تۆ بڕۆی پێی بڵێ ئەو خۆ دوا بووی ئێستا هاتووی وا بە منەڵی، اینجا ڕەسوڵ الله صلی الله علیه و سلم فەرمێ پیسترین قسە کە لە پیسترین ئینسان دێتە دەرەوە کامەیە؟ تۆ بە یەکێ ئەڵێی اتق الله و پێتەڵێ عەلەیکە بنەفسیک، پێڵی لە خوا بترساڵێ بڕۆ بەلای خوشەکەتەوە، بڕۆ بەلای براکەتەوە، بڕۆ بەلای مۆزاکەتەوە، بڕۆ بەلای دراوسێکەتەوە، بڕۆ بەلای فلانە کەس لە مزگەوتەکە و نوێژەکە، فلانە کەس لە مزگەوتەکە و نوێژەکە. خۆی ابن سەلول لە پێش ڕەسوڵ الله نوێژیەکە صلی الله علیه و سلم بە ڕەسوڵ الله چی ئەکرێمە بڵێن بە ڕەسوڵ الله بڕۆ بەلای نوێژخوێنەکەی مزگەوتەکەەوە کە لە پشتەوەیە ابن سەلولە سێتان لێنێ گەنج هەیە وتاریە مەدانێ لە فەیسبوک لەم لاولا، دوایی هەڵەیەکی لێوەشێتەوە، یەکسەر ئەڵێن ئەوە خەتایەوە، ئەوە خەتایەوە، ئەوە لەسەر ئەو ماڵە. عەجایبە، یعنی ئەو خەڵکە زۆر زۆر سەیرە. ئەوە نیفاقە، ئەوە کۆمەڵگای پیس و خەبیثەکە ئاوا پەروەردە بووە. جا سەعیدە و کەسەیە کە لەوانە نییە و وەرزگاری بووە لەو ئەخلاق و ڕەوشتە، چونکە بەڕاستیەوە کافری هیچ قەومێک جورئەتی نەکردووە بە پێغەمبەرەکەی بڵێ و بە موسڵیحەکەی بڵێ بەس من لەم سەردەما دیومەوە وەکو خۆم، کێ توانێ بۆم بێنێ دەی لە سەردەمەکانی پێشوو بۆم بێن نی، بەس لە ئێستا دیومە کافری هیچ سەردەمێ ئەمەی نەکردووە، بەس ئەم سەردەمایکە